بەر لە دەڕۆژی مەدەستکردینەوە بەناکردنی ئەی نەخۆشخانە لە خانەقین ئەی نەخۆشخانە چرپەنج قەلۆلی بود و دعمەگەیشی و پارەگەیشی لە خەڵکی خێرخوازەی شاری خانەقین بی فەران هاوکارمان بین و داواکارین لە زیاتر خەڵک هاوکارمان بود تا بتوانین وە شوێکی جوان ئەی نەخۆشخانە تەواو بکەین لە ماوەی نزیکە وەڕاستی هاوڵاتیان پابندبوونیان و ئاستی طموح ئیمەنیە قانەقین شارێکی معروف و شارستانیەت و سەقافەت و تەمەدن ئەبوایەت پابندبوونیان لێ زیاتر بود تا خوانەکردنی توش حاڵەتی نامێن بەیانی لەسەری پەشیمان بووین. والله خالة ما ها ما يجيش تصوير مثلا هذا كذا لا لا اساسي